ئێرە گوندی دۆڵەڕقەیە لە دۆڵی شاورێ گورگ پەلاماری گوندەکەی داوە و بەو هۆیەوە 3 هاوڵاتی بریندار بوون. پێیان بریندارەکان بەسەر دەکاتەوە و تەندروستیان جێگیرە کە سوکاری بریندارەکان دەڵێن لا ڕابردوودا جگە لە هاوڵاتیان گورگ چەند جارێک پەلاماری مەڕووماڵاتی هاوڵاتیانی داوە و زەرەر و زیانێکی زۆریان بەرکەوتووە. وەڵا ڕووداوەکە لێرە بوو من لێرە دانیش بووم گورگێک بێرە داهات بەخوا گورگێک خۆی لەمە کرد. وەڵا دوایی برامات تا برامات بەریاڵ نەدام زۆر مێشە دەستەکان لێوە دەترسان قورگم بگرێ بم خنچێنێت هەتا برامات هیچم پێ نەکرا بەخوا زۆر مازار هەبوو. وەڵا دارێکش پێ و بەدایی لێدا بەخوای حرەکە لە دەستەکانی منی بەر هەڵدا خۆی لە برام کرا لێرە ئەویش وەڵا برینداری کرد. زۆر جا پەلاماری و گوندە جاو بەڵام بە زۆری مەڕ و بزن و مانگا شوێلانەی خواردووە بۆ شێوەیە بۆ بڵن پەلاماری شوان و منداڵ و شوێدا وەناو ئێمە ئەگە بێت و 20-50 سەرە بزن بخوا هیچ کەسێک بۆ جواب نایە بڵێ ئەرێ و زەر و زیان تا لێکەوتە بەڵاگە گورکێکی بژێکسە پۆلیس دەگاتێرەکە و لاانی نازانم 5 میلیۆن 6 میلیۆن غەڕامەیە و جاگرتنیش بەبێ حسابی خۆ حسابی سژ شوێلانەش. دکتۆرێکی ئێسقانیش باس لەوە دەکات ئەو کەسەی گورگ یا سەگ دەیگەزێت ئەگەر لە ماوەیەکی کەمدا چارەسەری پێویستی بۆ نەکرێ مەترسی لە سەر ژیانی دروست دەبێ. باشترە ئەوەی کە گۆک بێت سەگ بێتەوە کەژی زووترین کات بێتەوە بە خەستخانە هەندی دەرزی هەیە دژەی ئەو ڤایرۆسانایە زووترین کات بە ماوەی 12 ساعت و 24 ساعت ئەو دەرزیانە سوودی لێ ببینێت دوای 24 ساعت ئەو دەرزیانە کردووە دەکرێتەوە سوودی لێ نابێتەوە. لا سنووری ئیداری ڕاپەڕی ساڵانە بەهۆی پەلاماری ئاژەڵی کێوی بۆ سەر مەڕووماڵاتی هاوڵاتیان بەدەیان سەر مەڕووماڵات مردار دەبنەوە و زۆر جاریش بەشێک لە هاوڵاتیان بریندار دەبن و دەبن بە قوربانی. بەڵام تاوەکو ئێستا ئەو کەسانەی مەڕووماڵاتیان بووەتە قوربانی قەرەبوو نەکراودەتەوە. ئەمە لە کاتێکدایە چەندین کەس بەهۆی کوشتنی ئاژەڵی کێوی سزا دراون. ڕێناس ئەرسەلان کەناڵی ئاسمانی پێیام گوندی دۆڵەڕەقە لا سنووری ئیدارەی ڕاپەڕین.